ئەمڕۆ وەکو حکوومەت و وەکو لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کۆبەوە و دوای ئەوەی بەڕێز وەزیری تەندروستی طبعاً و وەزیری پەروەردە پرۆگرامی خۆیان و ڕووکردنەوەی خۆیان و تەنانەت وەزارەتی تەندروستی هەڵسەنگاندنی خۆی پێشکەش کرد سەبارەت بە دۆخی کۆڕۆنا و دوای هەڵسەنگاندن و دوای خوێندنەوەی ئەو پێشنیارانە و ئەو پلانەی کە وەزارەتی پەروەردە سەبارەت بە خوێندن پێشکەشی کرد و لژنەی باڵای کۆڕۆنا ئەم پرۆگرامە و ئەو پلانی وەزارەتی پەروەردەی پەسەند کرد و یەک لەو بڕگە گرنگانە ئەوە بوو کە لە ڕۆژی شەممەی داهاتوو 16 خوێندنی قۆناغی 12 دەست پێ دەکات و لە 2 سەل لە نوێ طبعاً لژنە دادەنیشێتەوە و هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی دەخرێتە ڕوو و سەل لە نوێ بڕیاری گونجاو لەو بارەوە دەدرێت و لە هەمان کاتژدا بۆ قۆناغەکانی تر لە 1 خوێندن دەست پێ دەکات. ئەمە بوو بە پوختی ئەو بڕیارانیان ئەو گفتوگانە و ئەو بابەتانە کە لەم دوو طبعاً کۆبوونەوەکان باسکران و هەروەها طبعاً وەزارەتی پەروەردە وردەکاری و خشتەی چۆنیەتی دەستپێکردن و ئەزمونونەکان و کۆمەڵی لەو بابەتانە بە بەرنامەیەکی تایبەت بە پلانی خۆی لەم نزیکانە بەڕێز وەزیری پەروەردە بۆ سەرجەم کەناڵەکان و بۆ ڕایگشتی ئاشکرا دەکات. ئێمە وەکو حکوومەت پێشتریش هەر لێدوانێک سەبارەت بە موچە ئەبێ لەلایەن حکوومەتەوە و وەزارەتی دارایی بە تایبەت ئەم وردەکاریانە و ئامادەکاریانەی سەبارەت بە موچە ئیعلان دەکرێت. طبعاً ئەم وردەکاریانە و ئامادەکاریەکان کراون بۆ دابەشکردنی موچە و لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم وەکو باسمان کرد ببێتە مەسەلەی موچە وەکو ئەولەویاتێتی بۆ دابەشکردنەکە و لەم نزیکانە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی وردەکاری لە کاتی دابەشکردنی موچە و ڕێژەی تەمویلکردنی موچە لەم نزیکانە ڕادەگەینێت. بەنسبەت ئەم پرسیارەکەی بەڕێزێت طبعاً ئێمە یان وەزارەتی پەروەردە یان حکوومەت احتیمال لەسەر سەنگاندنی راپۆرتی وەزارەتی تەندروستی دەکات دوای ئەوە ئێمە دەتوانین بڵێن کەی و کام قۆناغ دەست بە خوێندن دەکات. بۆیە ئەمە مەسەلەیەکی تەندروستیە و پەیوەستە بە وەزارەتی تەندروستی و هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستی لەو بارەوە. ئێمە پێش هەموو کەسێک و هەموو لایەنێک ئامانجمانەوەیەکەوە مەسەلەی هەواڵی موچە نەبێتە هەواڵی بەپەلە. ئێمە لە هەوڵی ئەوە داین و بەرنامەی حکوومەت هەیە لەم چوارچێوەیەدا و وەزارەتی داراییش هەموو دەسەڵاتی پێدراوە و ئێمە لە حکوومەت بڕیارمانداوە هەموو داهاتی نەوتی و نانەوتی بگەڕێتەوە وەزارەتی دارایی. بۆ ئێمە چاوەڕێی وەزارەتی دارایی وەزارەتی پەیوەندیدار دەکەین کەوە لە چوارچێوەی ئەو ئامانجەی حکوومەت و بۆ مەسەلەی شەفافیەت و بۆ مەسەلەی پێدانی موچە ئێمە هەموو ڕێکارێک دەگرینە بەر بۆ بەگەیاندنی ئەم ئامانجە بۆ جێبەجێکردنی ئەم ئامانجە. ئێمە دیسان دەڵێن با نەڵێن لێبڕین، ئێمە دەڵێن بە پێی داهاتی حکوومەت تەمویل دەکرێت، وەزارەتی دارایی تەمویلەکات، تەمویلی پێدانی موچاکات و لەگەڵ ئەوەشدا لە بیر مەکەن ئێمە وەکو حکوومەت خەرجی تەشغیلی هەیە، ینی حکوومەتی هەرێم تەنها 6 ملیۆن دۆلاری هەیە بۆ خەرجی تەشغیلی وەزارەتەکان کە ئەمە کەمترین ڕێژەیە بۆ من لەگەڵ وشەی لێبڕین نیم بەڵکو تەمویلکردنی ئەو ڕێژەی کە لە بەردەستی حکوومەت وەکو داهات هەیە. طبعاً ئێمە وەکو حکوومەت طبعاً داوامان کردووە و کارمان کردووە لەگەڵ وەزارەتی دارایی کەوە طبعاً بە بەرنامەیەکی تێر و تەساڵ بە پێی ئەو داهاتی کە حکوومەت هەیەی و بە پێی ئەو خەرجەی کە حکوومەت هەیەی بودجەکە ئامادە بکات و لەم چوارچێوەیەدا ئەم بابەتە وردەکاری زۆری هەیە و پرۆسەکەش بەردەوامە و لیژنەیەکیش پێکهێنراوە بە پێی بڕیاری 85 ئەنجومەنی وەزیران کە وەزیری پەیوەندیدار کار بکەن لەسەر داڕشتنی بودجەیە کە شەفافیەت و ئەو هاوسەنگەی نێوان خەرجی و داهاتەکان بەدی بێت و یەکسانی و هەروەها دادپەروەری لەناو ئەم پرۆسەیە بەدی بێت. طبعاً ئەمە لە چوارچێوەی بەرنامەی حکوومەت لە سەرەتاوە کە دەبێت شەفافیەت و هەروەها بەدیهێنانی ئەو شەفافیەتە ئەبێ حکوومەت ئامانجی سەرەکیەتی و جەناب دەزانی یەک لە دووشمەکانی حکوومەت چاکسازیە، بۆیە ئێمە هیچ هێزێکی نوێ
پێک نایە بەڵکو هێزەکە پێک دێت لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەمانن کە هێزی فەرمین هێزن کە هەن لەسەر ئەرزی واقع بەڵام ئەرکەکانیان جیابێ ئەرکەکانیان بۆ چاودێریکردنی ئەو خاڵە سنووریانە لە هەموو کوردستان بەبێ جیاوازی بۆیە هێزێکی نوێ نییە بڵێ لە خۆیەوە هێزێکی نوێ بێ بەڵکو هێزەکە پێک دێت لە کۆمەڵە هێز کە لە هەمان لە وەزارەتی پێشمەرگە هەیە و لە وەزارەتی ناوخۆ هەیە. طبعا ئێمە بێگومان جەنابەت ئەمە زیاتر لە 5 بەڕێ سەرۆکی حکوومەت وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانی ڕاستپار بۆ ئامادەکردنی پرۆژەی بودجێ 2021 ئەمەش ینی هەردوو وەزارەت و وەزارەتی تری پەیوەندیدار ئێستا لە چوارچێوەی ئامادەکردنی ئەو پرۆژەن ئەمە بەلای ئێمەوە گرینگە و بێگومانیش قاچاقچیەتی هەیە لە سنوورەکان بۆیە ئێمە بەجددی لەسەر ئەو بابەتە کار دەکەین و بەدواداچوون بۆ دەکەین و ئەمەش کاریگەری خستۆتە سەر داهاتی حکوومەت.